یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت تەواوی کێشەکانی هەرێم و بەغدا و کەرکووک چارەسەر بکرێن. بۆ ئەمەش لە تەواوی کۆبوونەوەکانی بەیەک پاکێت گفتوگۆکانی دەست پێ کردووە، چونکە بەلای یەکێتی گرینگە ئاڵۆزی و ناکۆچیەکانی هەم لە نێوان هەرێم و بەغدا و هەمیش کێشەی کەرکووک چارەسەر بکرێن. کاتی خۆی لەگەر پارتی لە کەرکووک بە یەک لیست دابەزین، کورسەکانمان دابەش کرد لە گەروان. بۆ ماوەی 4 ساڵ بۆ ئەوە 10 ساڵی بەسەردا ڕۆیشت. ئەو کورسیانە لە جیاتی ببتە هاوکارمان، ئێستاکە بوویتە چەچێک بەرامبەرمان. پێویستە ئەو کێشانە بە یەکجاری لەگەر لایەنەکانی بەرامبەرمان یەکلا بکرێتەوە، بە تایبەتی پارتی لۆی کێشە نەمینێتەوە. جارێکی ترەمە بچینە ناو حکومەت بە هەموو قورساییەکەوە. ئێمە دەبی لێرە بەدواوە تەنها بەشدار نەبین، ئێمە دەبی هاوبەش بین لە قەراری سیاسی، لە حکومەت، لە هەموو بڕیارەکانی کە دەدرێت. ماوەی چەند ساڵێکە کێشە و ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا ئاستەنجی بۆ بەشێکی زۆری کارەکانی هەرێم و تەنانەت بودجە و مافەکانی کوردی لە عێراق دروست کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگیەوە دەڕوانێتە چارەسەری ئەم کێشانە و هەوڵەکانیشی بە ئاراستەی گەیشتنەیەکی هەرێم و بەغدا و دیاریکردنی پارێزگارێکی کوردە بۆ پارێزگای کەرکووک و دروستکردنی حکوومەتێکی خزمەتگوزارە لە هەرێمی کوردستان. پێویستمان بە هاو هەڵویستی حیزبە سیاسیەکانە، پێویستمان بە یەکدەستی کارکتەرە سیاسیەکانی هەرێمی کوردستانە، پێویستیمان بەوەیە ئەجێندایەکی نیشتیمانی ستراتیجی نیشتیمانیمان هەبێ، ئەجێنداکەمان ئەجێندەی نیشتیمانی نەتەوەیی بێ، و لە هەمان کاتدا وەفتی دانوستانکار بۆ بەغدا دەبێ وەفتی نیشتیمانی نەتەوەیی بێ، ڕنگدانەوە بێ و تعبیر بکات لە خواست و داواکاریەکانی نەتەوەیە کە ناوی نەتەوەی کووردە و ساڵەهای ساڵە ئێمە خوێن دەڕێژین لە پێناوی بەدیهێنانی ئامانجە سیاسیەکانمان. هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕای چاودێرانی سیاسی لە جێگای خۆیەتی بۆ کۆتایی هێنان و نەهێشتنی هەموو ئەو کێشانەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو سەریان هەڵداوە، چونکە دەرهاوێشتەکانی ڕیفراندۆم کوردی لە بەشێکی زۆری مافەکانی لە چوارچێوەی عێراق بێ بەش کرد و دۆخێکی نەخوازراویشی بۆ پارێزگای کەرکووک دروست کرد. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.